كرم دون دمت لي باوستا بيس راحت إشكا كش وقت الجيم ببري أري أقعد لين بي سكتك مكا أي سرت نتاشم جوابي ما دوا باشا كاك ما ترسي ئەوە دە ساڵە دێمە لای تا ئێستا گوێی کەسێکی نەبڕیوە ئەرەن تۆ بڕۆ بناو ئۆتۆمبیلەکە ئەی نابێ سرم بتاشم بڕۆ دەڵێم فێرە خاڵۆ هاتووی پەرچەمت کووتکێوە هاتوومە تاقیکردنەوەیەکی بچووک ئەنجام دەم برادەر بۆ خۆت هاتووی خاڵۆ پیاوە سیخڕەکانت بەس نەبوون مەبەستەوەیە ها تازە ئەوە مرد بۆ ئێمە کاتی خۆی برایەکی خۆشەویستمان هەبوو کاتێ لە زیندان بووین ئەو تراشی بۆم دەکرد ئێستاش لە بەرەی خۆشەویستی تۆیە ئەو زۆر باشتر ڕیشەکەت بۆ دەتاشێت دەی کارەکەت بکە وریابە هیچ شوێنێکی جێنێڵی وەک سەرتاشەکان دەڵێن دەبێت زمانیش بەقەدەر دەست وریابێ لە کاتی کارکردن دێخەینە ئەوەی ماوەبا لەسەر من دێت دەزانی ملوانکەی کۆترچی عەلی برا ئەو هێڵە تووکاویە سوور و جوانەیە کە لەسەر گردنی هەندێک کۆتردا هەیە خۆشەویستەکەی دەنووکی بە شوێنی ئەو ملوانکەیە سوور و جوانە دادێنێ بۆ دەبڕینی خۆشەویستی خۆی بۆ کۆترەکەی تر بەڵام هەندێک جار کۆترەکان لە زۆری خۆشەویستیان قورگی یەکتر کونکون دەکەن واتە زۆری خۆشەویستنی یەکتر دەبێتە هۆی مردنی یەکێ لە کۆترەکان و مانەوەی یەکێکی تریە لەبەر ئەوەشە ئەو ملوانکەیە سوورە ناوەکەی لەگەڵ خۆیەتی مادەم ئێوەش ئەوەندە یەکترتان خۆش دەوێت با بزانین کامتان ئەو ملوانکەی لە ملیدا قایم کردووە مادەم ئیتر هەردووکتان دژمنی منن ئێستا دەینە سەر دوا پرسیاری تاقیکردنەوەکە هەر یەکێکتان بمرێ ئەوەی تر بە سەلامەتی لێرە دەچێتە دەرەوە با بزانین کێ ئەوەی تری زۆر خۆش دەوێت کام لە ئێوە ملوانکە سوورەکەی لە مل کراوە مژدەم دەرێ برادەر لە تاقیکردنەوەکە دەرچوو زۆر باشە هیوادارم نمرەیەکی باشم هێناوی خاڵۆ هێشتا تێنەگەیشتی برادەر پیاوی خۆم بە خۆم تاقی دەکەمەوە تاقی کرایەوە لە تاقیکردنەوەکەش دەرچوو وەرە 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 پێش سیرکە ئەوەش دیاری دەرچوونە لە تاقیکردنەوە ئەو بە تەماچی خاڵۆ بۆستە 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 بام پێت بڵم بە تەماچی ئەو جارە چاودێریم لێت کردووە فەزانیتە سەرداریش بە تەمای چ کارێکە ها کاسێتەکەت برد دەیدەی بە من تاوەکو سەردار بۆ جەنابەت ساف بکەم باش تێگەیشتومە دەتەوێت تۆڵەی عومەر بە من وەربگریتەوە ها بە هیوای لە ساغی برا
تۆش بەو سیارە وەرە. ئەو هۆتیوەیشان لەگەڵە. پێویستە نادڕوخینەوە ژێرەستیان پێشەوەی هەموو شتێک ئاگر بگرێ. کەواتە پەلە بکە خوارزە، چونکە قومبەلەکەمان لەسەر ڕێی دەرچوونیان داناوەتەوە. فتیلەکەشمان پێ کردووە. ئیتر ئەگەر بمانەوێ کوژاندنەوەی بۆ نییە. لە ڕاستیدا ئەمە دەبێت خاڵەوە کۆتایی دێ؟ بیانی بەوا بڵێ دوێنێ ئەوانت خۆش دەویست. ئیمڕۆ نفرەتیان لێ دەکەی. بەیانی باشە بەیانی پێ دوایە دەتوانی بەیانی بکەیتەوە بەبێ ئەوان. قەت بیر لەوە دەکردەوە خاڵەوە؟ ئەیشان جەنگیز عەلی قەت بیر دەکردەوە ڕۆژێک بن بگەڕێمەوە خوا حەفیزیان لێ بکەم؟ ئیتر ئەو ڕۆژێش ئەمڕۆیە خوارزە. بەڵام نتوانین بگەمە هیچ ڕاستێک دەربارەی سەردار. واتە پیلانەکەمان تەواو نەبوو. ئەگەر بتەوێ وێنەی دۆزە بکێشی خوارزە لەوانەیە خۆت بکەویە ناو دۆزەخ و ون بی. باشترین شت دڕاندن و نەکێشانی ئەو وێنەیە. ئەگەر سەردار لە ژێرەستیان ڕایکرد چی ڕوودەدا؟ ئەگەر لە دەستیشان ڕابکات هەرکە دەگەڕێتەوە ماڵەوە حاڵی ماڵەکەی دەبێنی یەکسەر جانداکەی کۆ دەکاتەوە. جنابی پارێزەر عومەر، ئەها بەبیتە ناو نیشانەکەم بە جەنابەتدا؟ پێم وتی خوانە کاگەر من شتەکەم بەسەر هات ئێستا ناو نیشانێکی ترت دەدەمێ کە تەرتیبم کرد پێت دەڵێم. نانهانی گەران مەبە، خوا یاربی بەسەر هەموو شتێکدا زاڵ دەبین. دەی کە مشک لە کونێکەوە چووە ژوورێ لە کامە کون دەچێتە دەرەوە ئەمەیان نازانی. ئەو کاتە عەلی چۆن دەیدۆزێتەوە؟ دەبێت لە کەسێک پرسین کە وەک ئەو بیر دەکاتەوە. دەی پێلێنە چاوەکەم بڕۆ. لێرە بە کورە ئەری بوو لێرە بۆست ئێستا دێمەوە. ناوەستم. ئەی خۆیە تۆ دەزای شار لێ بخوری؟ گەر لێرە بۆستی فێرە شارە لێ خوڕنی دەکەم. دەی باشە دەی زۆرنەوە چاوەڕوانم.